هەرێمی کوردستان لە جیهان دادەبڕێت. ساڵی 2022 جیهان ڕۆژانە لە بەردەم چەندین گۆڕانکاری گەورەی تەکنەلۆژی و پزیشکی و زانستیدایە. ئەو هەسارانەی پێشتر هەرگیز بە خەیاڵیش بیری لێ نەکراوەتەوە ئەمڕۆ بوونەتە ڕاستی و بوونیان هەیە. ئەگەر ڕۆژگارێک خەڵکی بەهۆی کێشەی دڵیەوە بمردایە، ئەمڕۆ زانستی پزیشکی دەتوانێت دڵی نوێ لە مرۆڤدا بچێنێت. سوپاکانی جیهان لە شەڕی تەقلیدی و جوڵاندنی هێزەوە ئێستا بە کلیکێک و یەک درۆن دەتوانن کامەنە یاری خۆیانە لە ناوی ببەن. پێشکەوتنەکان هێندە خێران کە وڵاتان پێشبڕکەی ئەوەیانە کامیان دەتوانێت زووتر دەست و پەنجە لەگەڵ پێشکەوتنەکان نەرم کات و خۆی لەگەڵیان بگونجێنێت. لەم جوڵە خێرایی زانست و تەکنەلۆژیای جیهاندا ساڵانە لە هەرێمی کوردستان کاتێک تاقیکردنەوە وزاریەکانی قۆناغی دوانزەی ئامادەی ئەنجام دەدرێن. دیاردەیەک ڕوودەدات کە هەر هاوڵاتیەکی بیانی ڕۆژێک بیبیستێت هەم بۆی دەبێتە مایی شۆک هەم جێی پێکەنینیش. ئەویش بڕینی هێڵەکانی ئەنتەرنێتە بە ناوی ڕێگری لە دیاردەی گزیکردن و قۆپێکردن لەلایەن قوتابیان و خوێندکارانەوە. ساڵانە لە هەرێمی کوردستان نزیکەی تەواوی دانیشتوانی هەرێم دەبنە قوربانی بڕیارێکی حکوومەت و بۆ ماوەی چەند کاتژمێرێک هەرێمی کوردستان لە تەواوی جیهان دادەبڕێت. ئەگەر لەو ماوەیەدا چەکی ئەتۆمیش لە جەنگی ئۆکرانیا و رووسیا بەکار بهێنرێت، ئەوە دانیشتوانی هەرێم دوایین کەس دەبن لە جیهاندا پێی بزانن. گەورە کۆمپانیا و دەستگاکانی ڕاگەیاندن و سنتەرەکانی پەیوەندی و خزمەتگوزاری و سەرجەم فەرمانگەکانی حکوومەت هەموو ئەو شوێن و دامەزراوانەی کە سوود لە تەکنەلۆژیا دەبینن بۆ کاروباری ڕۆژانەیان زیانمەندی ئەم بڕیارەن و هیچ کەسیش بیری لێ نەکردوێتەوە چارەسەرێک و جێگرەوەیەک بۆ ئەم بڕیارە بدۆزێتەوە. کەسانێکی زۆر لە فەرمانگەکانی حکوومەتدا لە کاتژمێر هەشتی بەیانی تا دوای کاتژمێردا لە چاوەڕوانی هاتنەوەی هێڵەکانی ئەنتەرنێتە کە ئەنتەرنێتیش دێتەوە وەک مژدەیەکی خۆش تەماشا دەکرێت و بەلێشا و مامەڵەی هاوڵاتیان ڕوو لە فەرمانبەرانی فەرمانگەکان دەکەن. ڕەنگە بەڕێوەبەرێتی پاسپۆرت باشترین نمونەی ئەم دیاردەیە بێت. ئەو ڕۆژانەی کە تاقیکردنەوە هەیە و هێڵەکانی ئەنتەرنێت ڕادەگیرێن بەشێکی زۆر لە فەرمانگەکان کارمەندان و فەرمانبەرانیان سەر لە بەیانی و لە کاتی دیاریکراودا ناچنە فەرمانگەکانیان بە بیانووی ئەوەی هێڵەکانی ئەنتەرنێت نییە و ناتوانن کارەکانی هاوڵاتیان ڕایی بکەن. تا ئەنتەرنێت دێتەوە ئەوان لە ماڵەوە پشوو دەدەن یان لە بازاڕەکان پیاسە و دەمەتەقەی کۆمەڵایەتی ئەنجام دەدەن. بەڕای شارەزایانی پەروەردە گرفتی سەرەکی لە خودی سیستمی پەروەردەدایە کە سیستمێکە خوێندکاران نەجیاتی ئەوەی ناچار بە خۆشەویستی زانست و فێربوون بکات ناچاریان دەکات غەش بکەن بۆ ئەوەی لە تاقیکردنەوەکاندا سەرکەوتوو بن. لایەنی یاسایی لەم کارەدا بە سوودی هاوڵاتیانە، چونکە وەک شارەزایانی یاسایی دەڵێن هاوڵاتی دەتوانێت سکاڵا لەسەر ئەو کۆمپانیایە تۆمار بکات کە ئەو بەکارهێنەری هێڵەکەیەتی. بۆ پێی لە هیچ یاسایەکی کۆمپانیەکەدا ئاماژە بە بڕینی هێڵی ئەنتەرنێت بۆ ئەو مەبەستە نەکراوە و لە گرێبەست و فۆرمی زۆربەی کۆمپانیەکانیشدا ئاماژە بەوە کراوە ئەگەر زیان بە بەکارهێنەرانی هێڵەکان کەوت کۆمپانیا دەبێت قەرەبوویان بکاتەوە. ئەگەر دەوترێت بەهۆی بەرژەوەندەیەکی گشتیەوە هێڵەکان ڕادەگیرێن و کۆمپانیەکان بێتاوانن لەو بوارەدا، ئەوە بەپێی قسەی کەسانی یاسایی کۆمپانیەکانی ئەنتەرنێتیش دەتوانن سکاڵا لەسەر وەزارەتی گواستنەوە و گەیاندنی حکوومەتی هەرێم تۆمار بکەن. بۆ پێی هیچ دەقێکی یاسایی نییە کە کۆمپانیەکانی ئەنتەرنێت ناچار بکات هێڵەکانیان لە بەکارهێنەرانیان ببڕن. بێدەسەڵاتی حکوومەت لە کۆنتڕۆڵکردنی هۆڵەکانی تاقیکردنەوە و دۆزینەوەی ڕێگەچارێکی تر یەکێکە لەو بابەتانەی کە پێویستە حکوومەتی هەرێم و وەزارەتی پەروەردە و لایەنە پەیوەندیدارەکان بیری لێ بکەنەوە و دەست بۆ بژاردەی تر ببەن نەک بەردەوام بن لەسەر هەمان میکانیزم. چونکە ساڵانی داهاتوو پێشکەوتنەکان هێندە خێرا دەبن کە ڕەنگە بڕینی تۆڕ و هێڵەکانی ئەنتەرنێتیش سوودێکی نەبێت بۆ کۆنتڕۆڵکردنی پرۆتەکە.